بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. بەڵێ کاک دانیار بەداخەوە شەوی ڕابردوو لە گەڵی عەلیبەگ بە دیاریکراوی لە نزیک کانیماران ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا کە بەهۆیەوە ئۆتۆمبیلەکە پێنج سەرنشینی تێدا بە دوو لە سەرنشینەکان کە پیاوێک بووە ئافرەتێکیش بووە خۆیان ڕزگار کردبوو، بەڵام سێ منداڵ لە ئۆتۆمبیلەکە ماونەتەوە تاوەکو ئێستا چارەنووسیان نادیارە نەدۆزراونەتەوە لە نێو ڕووبار و ئۆتۆمبیلەکەش نەدۆزراوەتەوە. لێرانە تیمەکانی وەرگری شارستانی هەن و هاوڵاتیانێکی زۆر هەن بە دوای تەرمەکاندا ئەگەڕن. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئەو بابەتە چمەلای زۆر بەڕێز مقەدەم کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران سڵاوتان لێ بێتن. تاکو ئێستا بەچی گەیشتون؟ بەڵێ بەناوی پەروەردگار هەڵبەت بەداخەوە دوای 12 کاتژمێر و نیوە ئێمە بێ پچران هەر لە دوێشەوە ئێمە هەر خەریکی گەڕانین. ئێستا تیمەکانمان بە 11 تیم لە گەڕانایە وەجیا لەوەی کە تیمی قەندیل و تیمی مێرگە سووریشمان هێناوە. خەڵکی خۆبەخشی شات و ماڵی ئاوا بێ کە دایانێ خۆیان ئەو کارە بکە ئێمە تەکلیفمان نەکردن، بەڵام ئەوە شەر کۆمەکی ئەم ماڵباتانەیە جێگای دەستخۆشیەوە. وەلی ئەوەی کە ئێمە دەمانەوێت ئێساکانە لەگەڵ یا بڕێن بە میکانیزمی گەڕان بە عەبل و بگەڕان بە ڕێگای کارمەندەکانمان کە گەڕانەکەن و لە ڕێگەی بەکارهێنانی موگناتیسی گیرەی ئەمەی تەنە ئاسنیەکان و بەکارهێنانی بەلەمەوانە هەمووی هەنگاوی کارکردنی ئەمڕۆمانە بن. لەگەڵەوەی کە ئەم سێ قوربانیە بە پێی جیاوازی تەمەنیان 7 ساڵمان هەیە، 6 ساڵمان هەیە، 3 ساڵمان هەیە و دەمانەوێت بە هەردوو گریمانەی دۆزینەوەی تۆمبیلەکە بێ و مانەوەی تەرمەکان لە ناویا بێ، دۆزینەوەی بۆ نمونە تەرمەکان بێ و بە جۆرێکی تر. ئێمە خسەر قاڵین بەم عنوانە. کارتان بۆ ئاسان کاتن کاروان. بەڵێ دیارە ئەم ڕووداوە شەوی ڕابردوو کە ڕووی داوە ڕووباری گەڵی عەلیبەگ ڕووبارێکی زۆر لێژە و سەختە و دۆزینەوەی تەرم تێیدا زۆر ئەستەمە، بەتایبەتی ئەو شوێنە ڕووبارەکە زۆر قوڵە، چەندان مەتر ڕووبارەکە قوڵە، بۆیە دۆزینەوە و بە دواگەڕانیدا سەختە بێتن. بەتایبەتی ئەم ساڵ کە ساڵێکی بە باران و بەفر بووە ڕووبارەکە زۆر لێژە و ئەمەش وا ئەکاتن کە دۆزینەوەی تەرم لە ڕووبار زۆر ئەستەمتر بێتن. وەک ئاماژەشیان پێدا بەڕێوەبەری گشتی و بەرگری شارستانی ئیدارەی سۆران ڕووبارەکە زۆر لێژەوە چەند مەتر خۆڵاوان لە شەوی ڕابردووە بە دوایدا ئەگەڕن، بەڵام تاوەکو ئێستا هیچ سەرەداوێکیان نەدۆزیوەتەوە. ئەم قوربانیانە هی سێ خانەوادن، سێ خانەوادەی جیاوازن، وەک ئاماژەی پێدا سێیانیان منداڵن، یەکێکیان تەمەنی 3 ساڵان و 6 ساڵان و 17 ساڵانە، دوو کچ و کوڕێکن کە لەنێو ئۆتۆمبیلەکە ماونەتەوە. بەداخەوە کەمە ڕووداوێکی دڵتەزێن بوو. بەداخەوە گەلی عەلیبەگ ئەم ساڵ ئەمە چەندین ڕووداوی جۆرا و جۆرە لێ ئەکەوێتەوە و قوربانی زۆری بە دوای خۆی داهێناوە. ئەمە هەفتەمین قوربانیە لە گەڵی عەلیبەگ کە ئەم ساڵ لە ماوەی 4 مانگی ڕابردوودا ڕوو ئەداتوە 4 قوربانی لێکەوتۆتەوە کە ئەمەش ئەمەسیانە بێتە 7 کەس کە بەهۆی ڕووداوی هاتووە لە گەڵی عەلیبەگ گیانیان لەدەستداوە. 51 هاوڵاتی تریش بریندار بوون. ئەمە 25مین ڕووداوە لەم گەڵی عەلیبەگە ڕوو ئەدات لە سۆران تاوەکو ئەگەیتە خەلیفان کە ئەمە جێگای هەڵوەستە لە سەرکردنە، بە تایبەتی و شوێنانەی کە بربەستیان نییە پێویستە بربەستیان بۆ دابدرێتن. ئەم ڕووداوی کە ڕوویداوە لە بەرامبەر کانیماران لەو شوێنە بربەست نەبووە، هەرەمە شەوای کردووە کە ئۆتۆمبیلەکە لای داوە بەرەو ڕووبار ڕۆیشتووە و هەڵدێراوە. بۆیە پێویستە حکوومەت چارەسەری ئەم گرفتانە بکاتن و بربەست بە تەواوی ڕێگاکە تاوەکو وەگاتە حاجیۆمەران لە هەمووی بربەستدا بدرێتن بۆی لە حاڵەتیەوەی کە ئۆتۆمبیل لە ڕێگا لا ئەداتن لە دەست شۆفێر وەرەگرێتن بەرەو ڕووبار نەڕواتن لە بربەستەکان بمێنێتەوە بۆی هاوڵاتیان تووشی ئەم ناڕحەتیانە نەبن کاتێک کە ئۆتۆمبیل ئەڕواتن دەبێت چەندین ڕۆژ بە دوای تەرمەکاندا بگەڕن تاوەکو ئەیان دۆزنەوە. بەڵێ کاک دانیار من نەگەڕێمەوە لایەوە.